لەگەڵ درێژبوونەوەی شەڕی ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران، هەوڵە دیپلۆماسیەکانیش زیاتر بوون بۆ ڕاگررتنی ئەم شەڕە. بەپێی وتەی بەرپرسێکی باڵای ئەمریکی کە بۆ تۆڕی هەواڵی CNN قسەی کردووە، بەبێ ئەوەی ناوی وڵاتەکان بهێنێت ڕایگەیاندووە کە نزیکەی 12 وڵات پەیوەندیان بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە کردووە بۆ ئەوەی هەوڵی نێوەندگیری بدەن و ڕێگایەک بدۆزنەوە بۆ کۆتاهێنان بە شەڕەکە. بە وتەی ئەو بەرپرسە، لەو کاتەوەی بارودۆخەکە بەرەو توندوتیژی ڕۆیشتووە، چەندین دەوڵەت ئارەزویان دەربڕیوە بزانن ئایا دەتوانن یارمەتی دەربن لە کەمکردنەوەی ئاڵۆزیەکاندا. هەندێکیان تەنانەت پێشنیاری نێوەندگیریشان کردووە بۆ ئەوەی گفتوگویەکی نوێ لە نێوان لایەنەکان دەست پێ بکات. لە هەمان کاتدا راپۆرتێکی تر ئاماژەی بەوە داوە کە هەواڵگیری ئێران لە ڕێگەی دەوڵەتێکی سێمەوە پامێکی ناردۆتە ویلایەتە یەکگرتووەکان، تێیدا ئامادەی خۆی نیشان داوە بۆ ئەوەی کەناڵەکانی پەیوەندی بکرێنەوە بۆ گفتوگۆ لەسەر چۆنێتی کۆتاهێنان بەم شەڕە. بەپێی ئەو راپۆرتانە، ئەو نامانەی گێنراونەتە ئاژانسی هەواڵگیری ناوەندی ئەمریکا، بەڵام لەلایەن ئێرانەوە بەم باسە بە شێوەیەکی تر پیشاندراوە. ئاژانسی هەواڵی تەسنیم لە زاری بەرپرسێکی ئێرانیەوە ڕایگەیاندووە کە تاران هیچ نامەیەکی بۆ ئەمریکا نەنووسیوە. بە وتەی ئەو بەرپرسە، تەنانەت وەڵامی نامەکانی ئەمریکاش ناداتەوە. لەلایەکی ترەوە، بەرپرسانی ئەمریکا بۆ CNN جختیان کردوێتەوە کە هێشتا هیچ دانوستیانێکی بەردەوام لە ئارادا نییە. بە وتەی ئەوان هەر ئەگەرێک بۆ ڕاگررتنی ئۆپراسیۆنە سەربازیەکان لە ئێستادا زۆر دوورە، چونکە هیچ گفتوگویەکی جدی لەسەر ئەم بابەتە دەست پێ نەکراوە. هەروەها تۆڕی CNN ئاشکراشی کردووە کە هیچ ئاڵوگۆڕێکی ڕاستەقینەی نامان لە نێوان ئەمریکا و ئێراندا ڕووی نەداوە. لە هەمان کاتدا نێردەی تایبەتی ئەمریکا ستیڤ ویتکۆف کە پێش دەستپێکردنی هێرشەکان 3 خولی دانوستانی لەگەڵ ئێران ئەنجامدا بوو. هێشتا هیچ پەیوەندیەک نییە نە لەگەڵ ئاباز عێراقچی وەزیری دەرەوەی ئێران و نە لەگەڵ عەلی لاریجانی کە بەرپرسی یاسایشی نیشتیمانی ئێرانە. لەگەڵ ئەم هەموو هەوڵە دیپلۆماسیانشدا، بەرپرسێکی باڵای ئەمریکی بەڕوونی ڕایگەیاندووە کە واشنتۆن هیچ لایەنێک وەکو نێوەندگیری بەکار ناهێنێت و ئەم دۆخە بە شێوەیەکی سەربازی چارەسەر دەکرێت. ئەمەش لە کاتێکدایە کە بارودۆخی ناوخۆی ئێران زۆر ئاڵۆز بوو دوای ئەوەی ڕێبەری باڵای ئێران عەلی خامنەیی لە هێرشێکی ئیسرائیلدا کوژرا. ئەو ڕووداوە بۆ هۆی شێواوی گەورە لە نێو سەرکردایەتی وڵاتەکەدا. لەلایەکی تریشەوە، سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ بە شێوەیەکی ڕاشکاوانە قسەی لەسەر داهاتووی سەرکردایەتی ئێران کردو و وتوێتی ئەو کەسانەی پێشتر بیرمان لێ دەکردنەوە لە ناوەوە مردوون. ئەو ئێستا کۆمەڵێکی تر هەن کە ڕەنگە ئەوانیش بەپێی راپۆرتەکان مردبن. لە هەمان کاتدا وەزیری بەرگری ئیسرائیلیش هەڕەشەی کردووە کە هەر کەسێک جێگرەوەی خامنەیی بێت دەبێتە ئامانجی تیرۆرکردن. لەگەڵ هەموو ئەم ئاڵۆزی و هەڕەشانشدا هێشتا هیچ ڕێگایەکی ڕوون بۆ کۆتاهێنان بە شەڕەکە دیار نییە و جیهان چاوەڕی ئەوەیە بزانێت کە ئەم شەڕە بەرەو کوێ دەچێت.